ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئەوڕێیانی هاوکارمان توینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەرداوامی گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بەشداربوانی مەراسمەکانی نەورۆز لە کوردستان. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری سنا. بانکێشتی چالاکێکی کرێکاری بۆ دادگای ئینقلابی شاری سنا. و سەپاندنی یەک ساڵ زیندانی تازیری بەسەر بەندکراوێکی پێشووی سیاسی. ڕێزگرتن لە یادی دانیال پایبەندی لە شاری سەقس. ڕۆژی شەممە نوێی خاکەلێوەی 1404 هەتاوی بنەماڵەی دانیال پابەندی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا بە سەردانی گڵکۆی یادیەوە ئازیزیان بەرز ڕاگرت. بە پێی وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە دایک و باوکی دانیال پابەندی لاوی تەمەەن 17 ساڵ کە لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا بە تەقەی بە کرێگیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد بە خوێندنی شێعر و هەروەها دانانی گوڵ لەسەر گڵکۆکەی یادیان بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا سەرەڕای گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی گیانبەختکردووان بەڵام ئەوان هەروە بەردەوامن بۆ بە سزا گەیاندنی تاوانبارانی کوشتنی ڕۆڵەکانی. بەردەوامی گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بەشداربوانی مەراسمەکانی نەورۆز لە کوردستان. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوە پاش کۆتایی هاتنی مەراسمی نەورۆزی ماهیدەش لە پارێزگای کرماشان هێزەکانی ڕژیم هەوڵی ڕاوەستاندن و لێپرسینەوە لە هاوڵاتیانی کردووە کە بووە بەهۆی تێکەڵچوونی نێوان بەشداربوانی مەراسمەکە و هێزەکانی حکوومەت. بە پێی هەواڵەکان هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێگای گەڕانەوەی هاوڵاتیانی بەشداربووی مەراسمەکان داخستووە و هەوڵی لێپرسینەوە و هەروەها دەست بەسەرکردنی چەند هاوڵاتیەکیان داوە کە لە ئەنجامی کردەوەی ڕژیمدا تێکەڵچوون لە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی و هاوڵاتیانی بەشداربوو لە مەراسمەکەدا ڕوویداوە. هێزامنیەکان بە گازی فرمێسکرێژ و هەروەها ئەمرازەکانی دیکەی سەرکوت هێرشیان کردوتە سەر بەشداربووان و 5 کەس دەست بەسەر کراون. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە ناسناوی دەست بەسەرکراوان لە بەردەستانی. دەست بەسەرکردنی یەکێک لە ئەندامانی بنەماڵە دادخوازەکان لە شاری شنۆ. ڕۆژی پێنجشەممە حەوتی خاکەلێوە یەکێک لە ئەندامانی بنەماڵە دادخوازەکانی شاری شنۆ لەلایەن هێزەکانی ئیدارەی تڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی و ناوەندە کراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سولەیمان قادرگەڵوان برای عەبدولسەلام قادرگەڵوان لە گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی پاش بانگهێشتی بۆ ئیدارەی تڵاتی شاری شنۆ دەست بەسەر کراوە. جێگای ئاماژەیە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەی سولەیمان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لەسەر دۆخی تەندروستی و هەروەها شوێنی ڕاگررتنی و بەندکراوە هیچ زانیاریەک لە بەردەستدا نییە. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری سنا. بە پێی راپۆرتەکان سەرەڕای تێپەڕبوونی هەفتەیەک لەسەر دەست بەسەرکردنی شنۆ محەممەدی و هاوژینەکەی ئاریوان شاکری هێشتا چارەنووسیان دیار نییە. ناوبراوان ڕۆژی یەکشەممە 3 خاکەلێوە پاش هێرشی هێزەکانی ئیدارەی تڵاتی شاری سنە بۆ سەر ماڵەکەیان لە شارۆچکەی حاجیاوای سنە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. شایانی باسە و دوو چالاکوانە بە بیانووی بەڕێوەبردنی مەراسمەکانی نەورۆز لە شاری سنە دەست بەسەر کراون و سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان زانیاریەک لەسەر شارەنووسیە و دوو بەندکراوە لە بەردەستدا نییە. بانکێشتی چالاکێکی کرێکاری بۆ دادگای ئینقلابی شاری سنە. بە پێ و بانگێژنامەیە کە بۆ 6 ئەمانی خانەنشینکرا و چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە ناردراوە ناوبرا و ڕۆژی سێشەممە 19 خاکەلێوەی ئەم ساڵ پێویستە خۆی بە لقی یەکی دادگای ئینقلابی و شارە بناسێنێت. ئەو بانگێژنامە سەرەڕای ناردنی بۆ 6 ئەمانی بۆ 4 چالاکی مەدەنی و کرێکاری دیکە بە ناوەکانی فەرشید عەبدوڵڵاهی، ئێقباڵ شەبانی، جەماڵ ئەسەدی و ئارمان سەلیمی نێردراوە و بۆ ناوەندە قەزایەکانی ڕژیم بانکێشت کراون. جێگای ئاماژەیە ماوەیەکی زۆرە چالاکانی مەدەنی و کرێکاری شاری سنا لەلایەن ناوەندە قەزایەکانی ئەو شارەوە بانکێشت و دۆسیەیان بۆ ساز کراوە.
سەپاندنی سزای 1 ساڵ زیندانی تعزیری بەسەر بەندکراوێکی پێشووی سیاسی. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بەنیامین ڕاحیمپور بەندکراوی پێشووی سیاسی و خەڵکی ئاوایی ئەوێهەنگ لەلایەن دادگای ئینقلابی شاری سنەوە 1 ساڵ حکمی زیندانی تعزیری بەسەردا سەپێنراوە. ناوبراو ڕێکەوتی دوی ڕێبەندانی 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتڵاعاتی شاری سنە بۆ سەر دوکانەکەی لە شەقامی 25 ئەو شارە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیتڵاعاتی سپا بە ناوی شارانفەر کرا و حکمی 1 ساڵ زیندانەکەی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردستانیەکان بەسەریدا سەپێنراوە. جێگای ئاماژەیە ناوبراو پێشتریش بە ئەمان تۆمەت حکمی 18 مانگ زیندانی تالیقی و هەروەها 6 مانگ بەندکرانی تعزیری بەسەریدا سەپێنرا. کۆبوونەوەی خەڵکی چابەهار بۆ پشتیوانی لە مێهرەنگ بەلوچ. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوە خەڵکی بەلوچی دانیشتووی شاری چابەهار بۆ پشتیوانی لە مێهرەنگ بەلوچ چالاکوانی سیاسی خەڵکی بەلوچستانی پاکستان کۆبوونەوە. بە پێ راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ خەڵکی شاری چابەهار بە بەدەستەوەگرتنی پلاکارد و هەروەها وتنەوەی دروشت دەست بەسەرکردنی ئەو چالاکە سیاسیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ئازادی دەست بەجێ و چالاکوانە بوون. ناوبراو ڕێکەوتی دوی خاکەلێوە لە کاتی بەشداری لە کۆبوونەوەیەکی شاری کۆوەیتەی پاکستاندا دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ناوەندە ئەمنیەتیەکانی وڵاتە کراوە. هەروەها لە شاری کۆوەیتەی پاکستان ناڕازیان بۆ پشتیوانی لە دکتۆر مێهرەنگ بەلوچ کۆبوونەتەوە کە لە ئەنجامی هێرشی هێزەکانی سەرکوتی پاکستاندا تێکەڵچوون لە نێوان خەڵک و سەرکوتگەراندا ڕوویداوە و ژمارەیەکی زۆر لە ناڕازیان دەست بەسەر کراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هەوڵی خۆکوژی بەندکراوێک لە زیندانی قزلحەساری کەرەج. ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوە بەندکراوێکی محکوم بە ئیعدام لە بەندیخانەی قزلحەساری کەرەج لە ڕێگەی خواردنی دەرمانی مێتادۆن هەوڵی خۆکوژی داوە. ئەو بەندکراوە بە ناوی حەبیبوڵڵا گەڕاوەند تەمەن 25 ساڵ و خەڵکی شاری کوودەشتی پارێزگای لۆڕستانە. ناوبراو پاش هەوڵی بۆ خۆکوژی ڕەوانەی بەندیخانەی کەوسەر کراوە. شایانی باسە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی گوشاری دەرونی و هەروەها خراپی دۆخی تەندروستی و جێگای ڕاگررتنی بەندکراوان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا کۆمەڵێکی زۆر لە بەندکراوان و بە تایبەتی بەندکراوانی محکوم بە ئیعدام هەوڵی خۆکوژیان داوە کە بەداخەوە ژمارەیەک لەوانە گیانیان لەدەستاوە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە کاتی هاتنە سەرکاریەوە تا بە ئێستا زیندانەکانی وەکو شوێنی ئەشکەنجە و ئازاری بەندکراوان و هەروەها بێدەنگکردنی ناڕازیان بەکارهێناوە کە ئەمەش ئەو ڕژیمە گەندەڵەی ڕوبەڕۆی کاردانەوەی ناوەندەکانی مافی مرۆڤ لە جیهاندا کردوێتەوە. بینەرانی خۆشەویست گەشتێواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.